بەڵێ کاک دانیار سڵاوت لێ بێتن جژنی ئێوە و بینەرانی بەڕێزیش پیرۆز بێ لە گوندی بەرزێوەم دیارە لە گوندی بەرزێوە جژنان دابوونەریتێکی جیاواز هەیە هەر لە کۆنەوە خەڵکی بەرزێوە لە بەیانیانی جەژندا خواردنیان هێناوە بۆ جەژن هەرکەس لە ماڵی خۆی دەهێنێتن و تاوەکو ئێستاش بەردەوامن لەسەر ئەم نەریتەوە کە بینن لە دیمەنەکان دیارە بەشێک لە خەڵکی گوند لە دوای تەوابوونی نوێژی جەژن و وتاری جەژن خەڵکەکە بەیەکەوە لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە لە ماڵی خۆیان هەرکەسە و خوانسەیەک دێنێت جا خواردنی جۆرا و جۆر هەر یەکە و خواردنێک دێنێت لێرە لەسەر یەک سفرە کۆ دەبنەوە ئەم دابوونەریتیان هەر لە کۆنەوە هەبووە و درێژیان پێداوە تاوکو ئێستا لە بەشێک لە شار و شارۆچکەکان و گوندەکان ئەم دابوونەریتە کاڵبۆتەوە بەڵام ئەوان لەسەر ئەم دابوونەریتە کۆنەیان بەردەوامن و ئەمەش وا ئەکاتن کە خۆشەویستی زیاتر بێ لە نێو هاوڵاتیان و لە جەژندا لەسەر یەک سفرە کۆ ببنەوە و گەردن ئازادی لە یەکتر بکەن من بۆ زانیاری زیاتر وەقسەکردن لەسەر ئەو بابەتە بەڕێز مامۆستا مادیح بەرزێوەی وەرەگرم مامۆستاگەر بیتە ئێرە سڵاوتان لێبێ و جەژنی قوربانتان پیرۆز بێ و تاعات و عیبادەتیشتان قبول بێتن ئەم دابوونەریتە ئێوە لە قەدیمەوە بەردەوامتان پێداوە بەڵێ تەوانە و دەستورە جوانە لەسەر و چاوی لە ئیسلامەوە گرتیە لەژێر ڕۆشنای ئاەتی ويطعمون الطعام على حبه زانانی کورد لە دێر زەمان یعنی لەژێر ڕۆشنای و ئاەتە پیرۆزەی هانی مسلمانانیاندایە کە گیانی برایەتی و محەبەت و ئەوینی و برایەتی و خۆشەویستی دائیمەن بەردەستەبی بە عەمەلی جێبەجێ بکرێ بە تایبەتی لە جێژنەکان کە جێژنە کاتی لێخۆشبوون و دەست درێژکردنی دەستی برایەتی و عەفوکردنە لە یەکتری دڵسافبوونە لەگەر یەکتری لێخۆشبوونە لە یەکتری لە پێناو لێخۆشبوونی خوای جەل جەلالوه ئەوجا لەژێر ڕۆشنای ئاەتی ويطعمون الطعام على حبه زانایان فەرموویان وا چاکە کە مسلمانان خواردن بە یەکتری بدەن و بەیانی پاشی نوێژی جێژنە و خۆتبەی جێژنەی لە مزگەوتان لە ماڵانی خوای تەبارەک و تەعالە هەر کەس لە ماڵی خۆی چێشت و نانی حازرەکە و بەشێکی مەزمەیەکی دینی تە مزگەوتێ ئەو خەڵکە لەسەر یەک سفرەی کۆ ئەبیتەوە وەکو یەک خانەوادە یەک عائیلە پێکەوە نانی سمێنی ئەخۆن ئەوە ئەبیتە سەبەبی زیاتر برایەتی و هەوینی و محەبەت لە بینی مسلمانان کە ئەوەش هەدەفی سەرەکی ئیسلامە ئینەمە المؤمنون ئیخوە برایەتەکە لە هەموو شتێکی ڕەنگ بداتەوە بە تایبەتیش لە ڕۆژانی جێژنێک کە ڕۆژی عەفوبوون و برایەتی و زیاتر لێک نێزیک بوونەوەیە ئەوە هۆکارێکە لۆ زیاتر محەبەت و خۆشەویستی لە بینی مسلمانان ئەمەش محافەزە لەسەرکردی هەر چەندە تەمان کاتی خۆی لە هەموو شار و گوندەکانی کوردستانی ئەو دەستورە هەبووە بەڵام بە گۆڕانی عورف و عادەت لە هەندێک شوێنان نەمایە ئەمە محافەزەن لەسەرکردی و لەسەری بەردەوامین و هانی مسلمانان ئەدەن کە ئەو دەستورە جوانە کە هەم سەر و چاوە لە دینەگری هەم شتێکی کە لە پووری کوردەواریشە یعنی جارێکی دیزیندی بکرێتەوە لە گوندەکانی کوردستانی چونکە بەڕاستی استیفادەی هەیە و زیاتر محەبەت و برایەتی لە بینی مسلمانان گەرم و گوڕ ئەکاتەوە کە ئەوەش هەدەفی سەرەکی ئیسلامە دوای ئەوەی کە لێرە نوێژی جەژنتان کرد و نانتان بە یەکەوە خواردواتر سەردانکردنی ماڵان هەیە و قوربانی ئەنجامەدرێن بەێ طبعا پاشێنجی ئێستا خەڵک ئەچیتەوە قوربانی ئەکاوە ئەو قوربانی بە هەرەوەزی بەسەر محتاجان و مستحقان دابەش ئەکرێتن و سەردانی ماڵانی شەکرێ و ئەوانەی بە تایبەتی خزم و کەسکەرێک نێزیکن لەوەی کەوا جەژنانە لە خاوەنەوادە و عائیلەش بکرێتن بەڵام وەک پیا و با بڵێن زیاتر لێرە هەموو یەکتریان بینی بەڵام ئەوەی کە سیلەی ڕحم و خزمایەتی لە پێشینەی هەیە ئەوە ئەتوانیت کە سەردانی ماڵانیش بکات لەوەی کە زیاتر لە نێزیکەوە لەگەر خانەوادەکان ینی جێژنە پیرۆزانێ بکەن و ئومێدەوارین کە خوای تەبارەک و تەعالە ئەو جێژنە لێ بکاتە مای خۆشی و سەعادەت و لادانی بەڵام مصیبەت لەسەر وڵاتیمە و بەرەو کناری ئاشتی بڕۆین ئینشا الله تعالى. سپاس دکتۆر مادح بەرزێوەی پێشنەوەج و تارخوێنی مزگەوتی گەورەی بەرزێوە زۆر سپاس خێر بێنە بەخێر زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ من هاوڵاتیەکی تر وەرەگرم سڵاوتان لێبێتن ئێوە تا چەندە دڵخۆشن کە ئەم دابوونەریتەتان هەیە و بەردەوامن لەسەر پێشەکی بەخێرات نەچی بەڕێستانەکەین زۆر بەخێر بێن سەرچاوم نەک هەر دڵخۆشین باوەڕ بکەی خۆشترین خۆشیە لە ساڵانەمە کە دوو جێژنەمان هەیە جێژنەی قوربان و جێژنە ڕەمەزان هەم ڕۆژی جێژن ئەو ڕۆژی جێژنە دەینە ئێرانە کە پاپاشتا تەکبیر لێدان و نوێشکردن و یەکتر ماسکردن و دەست یەکتر ماسکردن نان خواردن پێکەوە ینی گەورەترین و خۆشترین و دڵخۆشترین ڕۆژە بۆ ئێمە کە ئەمە ئەو ڕۆژەی لێرانە دەین دەست و چاوێک دیماسەکەین و قین و چێشە و گرفت لە ناو گوندەکەمان نیە الحەمدوللا ئەگەر هەژبی لە بینی دوو گەنجا منداڵێک ئەو ڕۆژە دێندم و چاوێک دیماسەکەین و دەستی پیرەکان ماسەکەین بەڕاستی جێی شانازیە شانازیەکەین بەو ڕۆژەی زۆر دڵخۆشین بەڕاستی بەو جێژنا کە ئەمە دەین لێرانە جێژان ئەەکەین و یەکتر دەست و چاوێکتر ماسەکەین. کاتن کە خۆشەویستی لە نێوتان زیاتر بێتەوە محەبەتان زیاتر قوربان زۆرێک لە کاتی خۆی من لە برادرشم باس کردمە لە ساڵی
بەبیری ئێمە نییە لە 1000 ساڵ پێش ئێستا ئەو دابوونەرەتەی مەکە هەیە هەر فتوحاتی ئیسلامی کە گوندەکەمان ئاوەدان الحەمدوللا تا ئێستاش دەگەدابی ئەو گوندەیمە ئەو دابوونەرەتەی هەیە ئەو دەستوری هەیە ئەو دەستورەمان تێک نەدایە و تێکیش نادێن ئینشاڵڵا هەتاکو ئەمە ماینە و ئەولادەکانیش ماینە ئەو دەستورێکی زۆر جوانە و دەستورێکە کە ئەمە بەڕاستی شانازی پێواکەین. زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ قسەکانت من ئەمەوێتن یەکێشتر لە گەنجەکان وەربگرم ئەگەر بیتە ئێرانە قسەمان بۆ بکەی جەنابەت وەکو گەنجێک تا چەندە دڵخۆشی کە بەردەوامن لەسەر ئەو دابوونەریتە هەر لە کۆنەوە خەڵکی بەرزەوە بەردەوام بووە لە هێنانی سفرە و خوانیان وەت زۆرە خواردنێک لێرە ئامادەکرێت دەهێنرێتە سەر سپاس قوربان پێشەکی جەژنتان پیرۆزبی بەخێر بێن سەر چاوان سرعتنەوە کەلتوری ئێمە یعنی هەر منتیقەی باڵەکایەتی بەعام یعنی ئەو کەلتورەی هەیە یعنی هەموو کات هەم دەڵێن شین و شای دەستەوای یعنی ئەوە یعنی ئەوە شیعارمانە بەبەردەوامی مەسەلەن هەم لە جێژنان یعنی هەم لە تازیەکانیش یعنی پێکەوە ئەگە خۆشێکمانی پێکەوە دەکەین ناخۆشێکشمانی پێکەوە هەنی مشتەڕێکین لە گەریەک دیدام ئەوەش سرعتەن یعنی شەشی زۆر جوانە پێم خۆشیانی لە هەموو ناوچەکانی کوردستان ئەوە هەبێتن چونکە لەو ڕۆژەدا مەسەرەن ئەوەی کەمەک حادزیشی لە گەری دیریدا هەبیتن لەو ڕۆژێدا سار دەبیتەوە لە گەری دیکردن ئازای ئەکات و دەست لە ملان یەکتری ئەکات و دەبیتە هەوێنی خۆشی و برایەتی و پتەوکردنی برایەتی و یەکڕزی بەڵێ زۆرە خواردنێک زیاتر دەهێنرێتن هەر کەسە و خواردنێکی جیاواز دێنێتن بە قورئان خواردنەکانی جێژنی بۆ خۆ دەستدانی عادەتیە ینی بۆ نمونەوە هەیە برنج و بامیە هەیە برنج و مەسەڵەن قەیسیە جا گۆشتی نوعیاتی هەیە ئیدی ئەو ناوشتان گۆڕنەوە لەسەر سفرە لەگەڵ هەری وەڵا هەموو پێکەوە دادنێش ینی فەرقی پێکدی ناکەین ینی هەمومان بخۆمان خزمی یەکترینە ینی کەس لێرە بێگانە نییە یان خەڵکی مندیقە یان کوڕەپورە یان ئامۆزا یان ئابوون ئامۆزا هەموو خزمی یەکدینە کەسمان فەرقی پێکدی ناکەین زۆر سپاس دەکەین نێخەوە خێر بێت دووار جەژن پیرۆز بێت بەڵێ ئەمە دابوو نەریتی خەڵکی گوندی بەرزەوە بوو کە جیاواز لە گوندەکانی تر و شار و شارستەکانی تر یاریێمی کوردستان کەم دابوو نەریتە ئەگەر هەش بێتن بەڵام زۆر کاڵ بۆتەوە کەم بۆتەوە لە گوند و شار و دەهاتەکان کە لە بەیانی جەژن توای نوێژی جەژن و وتاری هەینی کە هەر کەسە لە ماڵ خۆی خوانسەیەک دێنەوە لەسەر یەک سفرە کۆبنەوە هەر یەکە و خواردنی زۆر و زۆر دێنێتن و ئەم جۆرە دابوونەریتانە خۆشەویستی و مەحەبەت زیاتر ئەکات و ئەبێتە هۆی ئەوەی کە خۆشەویستی لە نێوان خزم و کەس و کار و ئەهلی ئاوایی زیاتر ببێ بەڵێ من ئەگەڕێمەوە لایەوە